حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێم پرۆتۆکۆڵێکیان لە سەر هەنگاوەکانی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵۆ ئاوارەبوونی دانیشتوانی ئەو شارە ئیمزا کرد. پرۆتۆکۆڵەکە لە 3 خاڵ پێگاتبوو. یەکەمیان پێدانی 48 ملیار دینارە بە هەسێ پارێزگاکەی هەرێم و دووەمیان ئامادەکاریە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و ئاوارەکانی مووسڵ و تیمێکی فریاکەوتنی خێرا دروست بکرێت. ڕێکەوتین لەسەرەوەی کە تیمی سێقۆڵی ئێمەرجنسی ینی حاڵەتی فریاکەوتنی خێرا لە پارێزگار و لە نوێنەری حکوومەتی اتحادی وەزارەتی کۆچ و نوێنەری نەتەوەیەگرتوەکان دروست بکرێت لە هەر پارێزگایەک بۆی کات ئەم تیمە سێقۆڵیە بەرپرس بێت لە هەماهەنگی نێوان هەموو پرۆسەکە ینی چێ ئەو یارمەتیانی لە ڕێگەی نەتەوەیەگرتوەکانەوە هەیە چێ ئەو یارمەتیانی لە ڕێگەی حکوومەتی اتحادی و لە ڕێگەی ئێمەوە هەیە و ئەو هەماهەنگی کە ئیدارەکانی هەرێمی کوردستان پارێزگارەکانی هەرێمی کوردستان لە ئەرزی واقعا لەو ناوچانەیە لە ڕێگاکانی کە دەچێتەوە ناوچانە دەیکات. هەرچەندە هیچ یەکێک لە ئاوارەکان نایەنە نەو شارەکانی هەرێم بەڵام لەو ناوچانەت دەمێننەوە کە دوای شەڕی داعش کەوتونەتە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی پێشمەرگا سەرباری ئامادەکاریەکان لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بەڵام ئاوارەکان بەردەوام ڕەخنە لە کەمی خزمەتگوزاریەکان دەگرێن. حاڵمان زۆر پەرێشانە و برسی و تین و نەخۆشین نەهامەتی ڕووی تێکردوین تا ژەمێک نان هەیەبی خۆین دووژەم نییە. داوامان وایە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و حکوومەتی عراقی هاوکاریمان بکات بۆ ئەوەی لەو بارودۆخەی ئێستا ڕزگارمان ببێت. شوێنمان پێویستە تێیدا بحەوێنەوە. بوجودکم. دوای هێرشەکانی چەکدارانی داعش بۆ عێراق بەشێک لە هەوڵاتیان ئاوارە بوون و تا ئێستاش 180,000یان گەڕاونەتەوە سەرماڵ و ژیانی خۆیان. هەروەها لە ئێستاشدا بڕیار دراوە با دروستکردنی 45,000 یەکەی نیشتەجێبوونی خێرا بۆ ئەو ئاوارانەی کا چاوەڕوان دەکرێت لە کاتی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا ئاوارە بن کە پارەی 25,000 لەو یەکانە لەلایەن حکوومەتی عێراقەوە و پارەی 20,000یشیان لەلایەن ئەو وڵاتانەی کە هاوکاری عێراق دەکەن دابین دەکرێت. یەکەکانیش لە پارێزگای هەولێر لە دەشتی نەینەوە و لە سلێمانی لە نێوان چەمچەماڵ و قەرەهەنجیر و لە دهۆکیش لەو ناوچانەی پێشمەرگە کۆنتڕۆڵی کردوونەتەوە دروست دەکرێن. هێرش قادری NRT